مەڵبەندی ڕۆشنبیری هەورامان هەمیشە لەگەڵ ڕێکخراوەکاندا لە هەمە ئاهەنگیدان بۆ ئەوەی کە چالاکیە کللتوری و ڕۆشنبیری و ئەدەبیەکان فراوانتر بکەن لە ئێستادا لە شاری هەڵەبجە سێ کۆڕ بەڕێوە چوو کە بۆ سێ ڕووناکبیر سازکرا بوو. لە شاری هەڵەبجە مەڵبەندی ڕۆشنبیری هەورامان بە هەمە ئاهەنگی ڕێکخراوی کللتوری سیاو چەمانە زنجیرەیەک چالاکی ئەدەبی ئەنجامدرا. چالاکی ئەدەبیەکان خۆی لە ڕێخستنی سێ کۆڕی ئەدەبیدا دەبینیەوە کە بۆ سێ ڕووناکبیر ڕێکخرا بوو. ئەیوب ڕۆستەم بەڕێوەبەری مەڵبەندی ڕۆشنبیری هەورامان بە کورتساتی ڕاگەیاند پلانمان هەیە چەند چالاکێکی جۆرا و جۆر ئەنجام بدەین و ئەگەر بودجەمان بۆ دابین بکرێت توانای چالاکی بەرفراوانمان هەیە. بەڵێ ئێستا وەکو دەستپێک بۆ چالاکیەکانی ساڵی 2023 بەڕاستی ئێمە وەرزێکی ناومان ناو وەرزی ڕووناکبیری کە سێ کۆڕ لە خۆر ئەگرێ کۆڕەکان ڕۆشنبیرین و زیاتریش بواری ئەدەب دەگرنەوە ئێمڕۆ بەیانی و دوو بەیانی کۆڕەکەی ئێمڕۆ بۆ ئێمەیە بابەتێک کە سەبارەت بە وەلی دێوانە قسە و باسەیە کە گوایە وەلی دێوانە سێبەری پیرەمێردە و ئەمانە وجودی نەبووە و ئەمانە پیرەمێر لە خەیاڵی پیرەمێردا بووە بەڵام ئەووانە بەپێی تێکس بەپێ دۆکۆمنت بەپێی ئەو بەڵگانی لە بەردەستان وەلی دێوانە ئەدیبێکی گەورە شاعرێکی گەورەی بەردەست بەڕاستی بە پێچوانەیە وەش باس کراوە نەخوێنەوار بۆ شوان بۆ نەخێر ئەمە کوڕی یەکی لە سەرۆکتیرەکانی جاو بووە هەمان کات خوێنەوار بۆ بە میرزاش ناوبراوە میرزایانی ئەوانە بوون کە خوێنەواری باشیش بوون هاوکات دەسوخەتیشان خۆش بووە. کۆڕەکەی ئێمە هەندێکتر هەڵا کە سەبارەت بە وەلی دێوانە کراوە هەوڵەدەین ڕاستی بکەینەوە ئەمە یەکێکیان دووەمیان بۆ بەیانیەوە بەراوردێکە لە نێوان شاری ئەدیبە فەڕاهانی شاعرێکە بەڕاستی لەگەڵ ئەحمەد موختار خەڵکی ناوچەکەمانە کەسێتێکی بەرجەسە و بێژگەلەوە پیاوێکی تێکۆشەر و کۆمەڵایەتی بۆ شاعر و ئەدیب و ئەمانە ئەوەش بابەتێکە دکتۆر حەمەمین محەممەد نووری پێشکەشیەکە بۆ دووبەیش بە دکتۆر عەدنان هەورامانی ئەویش سەبارەت بە دەستنووسەکان نامە دەستخەتیەکانی مەلا عەبدولکەریم مودەڕیس مامۆستای مودەڕیس کە ئەویش یەکێکە لە خەڵکە دیارەکان لە ناو دینداری کوردی و لە ناو ڕۆشنبیری کوردی و لە ناو زانستی ئیسلامی کوردیا و ئومێد دەکەین بتوانین کارێکی باش بکەین.